لە دەستپێکی یاریەکانی هەفتەی 11 خولی نایەبی عێراق بۆ تۆپی بالا یانی هەولێر لە هۆڵی ئەکاد عنکاوە لە دێربی کوردستان میوانداری لە پێشمەرگە کرد. لە گێم یەکەم کوڕانی خاوەن ماڵ بە پاڵپشتی هاندەرانیان باشتر دەرکەوتن و توانیان بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر 21 خاڵ پێش بکەون. لە گێمی دوم کوڕانی شاری سلێمانی گەڕانەوە کەشی یاریەکە و توانیان ئەنجامەکە یەکسان بکەنەوە. ئەم گێمە بە ئەنجامی 25 بە 23 خاڵ لە بەرژەوەندی خۆیان بە کۆتایی بێنن. لە گێمی سێم هەولێریەکان باڵادەست بوونەوە توانیان بە ئەنجامی 25 خاڵ بە 20 خاڵ براوە بن و پێش بکەونەوە. لە گێمی چوارەم پێشمەرگەکان خۆیان بەدەستەوە نەدا و 25 خاڵ بە 22 خاڵ پێشکەوتن و یاریەکەیان بە دوو گێم بۆ هەر لایەک یەکسان کردەوە. بۆ یەکلاکردنەوەی ئەنجامی یاریەکە پەنابرایە بەر گێمی پێنجەم و کۆتایی. هەولێر بە ئاسانی براوە بوو بە ئەنجامی 15 خاڵ بەرامبەر 9 خاڵ و براوەی یاریەکە بوو. تەمرینێکی زۆر باشمان کردبوو، دەستخۆشی لەو جمهورە خۆشەویستی دەکەین، زۆر پاڵپشتیمان دەکەن و دەستخۆشی یەکەیەک یاریزانەکان دەکەین و دەستخۆشی لەم دەڕیب دەکەین کە زۆر پاڵپشتیمان دەکە و سوپاس بە خۆتانیمان ئەو یارە گرینگە بۆ ئەوەی ئەمە سەرکەین بە قۆناغی چوارگۆشەی زێڕین و یاریەکانی داهاتوومان ئاسانتر دەبێت چکە ئەو یاریەمە زۆر میم بۆ ئەوەی پشتی خۆمان لێکەینەوە بەسەکەین بۆ چارگۆشەی زێڕین. بەڕاستی باش خۆمان ئامادە کردبوو و لەو قۆناغشدا ئاستیانێ وەرش پێشمەرگە زۆر باش بەڕاستی ئێمە دۆڕاوین بەرامبەر بۆ نمونە بەنامبەر یانی شۆرتە 3-2 و یاری موسڵمان مردوێتەوە بەڵام ئەمڕۆژ تیمەکەی ئێمە زۆر باش بوون. بەس جێمی پێنجەم نەبێ لە سەرەتای جێمەکە ئاگاداریشم کردنەوەکەوە پێویستە چکە خۆتان دەزانن خاڵی جێمی پێنجەم 15 خاڵیە ئەبێ هەندێک هەڵە نەکەین. ئەو بوو بەڕاستی هەندێک هەڵەمان کرد ئەو هەڵانەوای کردکەوە ئاستی یاریەکە بە شێوەیەکی بەرەو ئاراستەیەکی دیکەدا بڕوە. خۆشتان زانین تیمی هەولێر تیمێکی زۆر چاکە بەڵام ئەمە وەرزشە لە کۆتاییدا گرنگەوەیە ئێمە یاریزانەکانمان بەشێکی زۆر باشیان یاریزانی لاون 2006 2005 2004 یعنی بەڕاستی داهاتووی زۆر باشیانەیە هەر بۆیش اعتیمادمان لەسەریان کرد ئینشاڵڵا بۆ ساڵانی داهاتوو زۆر باشتریشە بێت. بەم سەرکەوتنە تیپی تۆپی بالێ یانی هەولێر بە تۆمارکردنی 8 سەرکەوتن و کۆکردنەوەی 22 خاڵ لە خانەی سێم گەیشتنیان بە قۆناغی چوارگۆشەی زێڕین مسۆگەر کرد. پێشمەرگەش هەر لە خانەی پێنجەمە خاوەنی 4 سەرکەوتن و 13 خاڵی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.